سامان عادل بەڕێوەبەری سەنتەری چالاکی گەنجانی کەلار ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمانە. سڵاو لێ بێ کاک سامان، بەیانیت باش، ئومێد دەکەم زۆر باش بیت. سوپاس کە لەگەڵمانی دەبێت پرسیاری ئەوە لێ بکەم لە ئێستادا کەمپینەکە چۆن بەڕێواچێ و بە ئەمڕۆ چۆن ڕۆژە بەردەوامی هەیە ئەم کەمپینە؟ بەڵێ، سڵاو بەیانیتان باش، زۆر سوپاس بۆ ئەم دیدارە. ئێمە وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە سەنتەری چالاکی گەنجانی سەنتەری چالاکی گەنجانی کەلار بۆ ماوەی 4 ڕۆژەم کەمپینە ڕاگەیەنراوە و ئێمە لە کەلار لە سنتەرەکەمان پێشوازی لە خەڵکەکەین کە پەیتا خەڵکێک دێتە دەم کە کەمپینەکەمانەوە. ئێمە لە سەعات 8:30 بەیانی دەرگامان کراویە و پێشوازی لە خەڵکەکەین تاکو و نزیکەی 10 شەو. ئەوەی ڕاستی بێ جۆش و خرۆشێک بە خەڵکەوە هەیە کە هەست بە معانات و ئازاری کوردانی ڕۆژاواکەن، بۆی لە نەتیجە خەڵک کۆمەکەکانیان ئەهێنن بۆ ئەم جۆرە کەمپینانە. لە ئاست چاوەڕوانی ئێوەیە بووە کە خەڵک خۆی لە بارودۆخێکدا بتوانێت هاوکاریەکان بەو جۆرە خۆ سەرمایه‌داران خێرخوازان تا چەند هەمانگیتان هەیە لەگەڵ بەڵێ لەگەڵ سەرمایه‌دارەکان، ناوەندە حکومیەکان، ناحکومیەکان بۆ ئەوەی ئەم بەدەمەوە هاتنە زیاتر بێت و زیاتر هاوکاریەکان پێشکەش بە خوشک و برایانمان بکرێت لە ڕۆژاوە؟ بەڵێ، ئێمە لە ڕێگەی ئەو لینکانی کە هیمانە، ئەو کەسانی کە ناسینە و لایەنانە ئەو وەکو بەڕێز داماژێت پێدا حکومی و ناحکومیەکان هەوڵماندا زۆربیان بانگێش بکەین بۆ کەمپینەکەمان. ئەوانش بە گوێرەی توانای خۆیان هاتوونە دەدەم کەمپینەکەەوە. سوپاس بەخوا کەمپینەکەمان زۆر بەباشی چۆتە ڕێوە بە حکمیەوەی کە خەڵکێک وەکو باسم کرد پەرۆشە بۆی کە یارمەتی کوردانی ڕۆژاوا بدە. وەلامان کاتیشە ئێمە ڕاستیەکەی کە ئیشەکەمان هاوبەشە لەگەڵ کەناڵی کورساتە. کەناڵی کورساش ڕووماڵێکی زۆر باشی کردووە بۆ ئەو کەسانی کە دێن بۆ کەمپینەکە. ئەمە شوای کردو کە خەڵک زیاتر بێتە ناو کەمپینەکە و بەشداری بکە. بەڵێ بێگومان خەڵکێکی باش هاتوۆتە پێشەوە، چ لە سەرمایه‌داران یان لە خوێندکاران، قوتابیان، گەنجان بە شێوێکی گشتی لە زۆربەی چین و توێژەکان بەڕاستی بەشداریان کردووە. بەڵێ، کاک سامان، بنکەکانتان بە دیاریکراوی لە کەلار لەکوێ ئەم هاوکاریانە یاخود ئەم سندوقانە لەکوێ دانراوە؟ تەنها لە یەک جێگە ئەم سندوقە دانراوە یاخود بنکەتان هەیە بۆی خەڵک بتوانن بۆ من ئەگەر لە شوێنێکۆ دوور بم بتوانم بیگەینمە شوێنێکی تری کەلار؟ ئەمانەتان دابین کردووە؟ بەڵێ، ئەوەی ڕاستی بێمە سندوقەکەمان تەنها لە ناو خودی بینای سەنتەری چالاکی گەنجانی کەلار داناوە کە ئێمە بیناکەمان خەڵکێکی زۆر شارەزایەتی، یعنی شوێنێکی ناسراوە لە ناو کەلارە، هەتا لە ناوچەی کەلار و گەرمیان بە شێوەیەکی گشتی. ئێمە پلانی وامان هەبوو کە بیبێنە زانکۆ، بیبینە شوێنەکانی کە دەستیان ناگات ئێرە، بەڵام بەهۆی ئەوەی کە خودی کەمپینەکان زۆر بووە، یعنی با بڵێن هەر ئێمە کەمپینمان نییە لە کەلارە، نزیکەی 6 کەمپینی تری شەیەکە لە کەلارە، چ لەسەر مستەوای زانکۆ و قوتابخانە و پەیمانگا و شەقام و یعنی زۆر شوێن تەنانەت بەڕێوەبەرایەتی وا هەیە بۆ خۆی کەمپینێکی کرێتەوە. بۆیە ئێمە هەر لە دەستگاکەی خۆمان چاوەڕی میوانەکانمان کردو کە خەڵک بێت ئەگەر زانیمان لە مەسەلەن بۆی کە زیاتر کەمپینەکە فراوان بکەین ئەو کاتە ئەتوانین لە شوێنی تریش داینن. بەڵام لە ئێستادا لە ناو سنتەری گەنجان کیفایەتە و چاوەڕێی خەڵکی بۆکەین و خەڵکیش دەدەدەم کەمپینەکەەوە. و عینوانی سنتەرەکەشمان بەڕاستی لە زۆر شوێن باسم کردەوە، هەرچەندە خەڵکی شەیزانێ، بەڵام پێم خۆشە هەم دووباری کەمەوە لە کەناڵەکەی بەڕێستانەوە کە ئێستا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ خەڵگوێ لێمانە. ئێمە سنتەری چالاکی گەنجان ئەکەوێتە گەڕەکی سەرکەوتنەوە. لە گەڕەکی سەرکەوتن تەنیشت نەخۆشخانەی گشتی کەلار، ئەو ناونیشانەی کە باسم کرد خەڵکێک بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەی ناسێت و ناسراوە. کاک سامان، باست لە خوێندکاران کرد.
کەواتە هیچ هەمانگیەکتان کردووە لەگەڵ زانکۆکانە بۆ ئەم کەمپینانەی کە سازەکرێ بۆ کوردانی ڕۆژئاوا و ئەوانی کە لەوێ لە ئێستا لە بارودۆخێکی ناخۆشدان؟ بێگومان ئێمە هەمانگیی زۆر باشمان کرێ لەگەڵ خوێندکار و قوتابی و گەنجان و کوتم بە شێوەیەکی گشتی. سوپاس بەخوا کۆمەڵێک لە قوتابخانەی حکومی ناحکومی هاتنێتە دەم ئیشەکەمانەوە. بەڵام وەکوی باسم کرد هەندێک شوێن هەیە بۆ خۆی بەجیادایناوە کەمپینی کرد بۆیە ئەوانیش سربەخۆن لە ئەوەی کە بەشداری بکەن یاننا لە کەمپینەکەمان. بەڵام خوێندکارانی حکومی و ناحکومی لە ناوچەی کەلار و گەرمیان بەڵێ هاتوونەتە دەم ئیشەکەمانەوە. بەڵێ کاک سامان بە ئەمڕۆ چەند ڕۆژام کەمپینی بەڕێستان بەردەوامی هەیە یاخودم بنکەی ئەم سنتەری ئێوە بەردەوامی هەیە ئایا ئەگەر بەدەمەوە هاتنی خەڵک زیاتر بێت لە پلانتانە هەیە بۆ منە چەند ڕۆژی دیکە ئەم کەمپینە هەر بەردەوامی هەبێت؟ بێگومان ئێمە لە سەرەتای دەستپێکردنەوە ئەنی سەرەتای دەستپێکی کەمپینەکە تاکو 5 ڕۆژ شەخایەنە و لە پلانمان هەیە لە هەفتەی داهاتوو لە ڕۆژی یەکشەمە و دووشەمە پێشەنگایەکی شێوەکاری بکەینەوە. لەم پێشەنگایەدا نزیکەی 40 بۆ 50 تابلۆمان هەیە کە تابلۆی سنتەری گەنجانی کەلارە بە دەست و پەنجەی گەنجانی سنتەرەکە کێشراون. نزیکەی 22 گەنج کە ئەو تابلۆانە کێشاوە بەشدارە بن لە عەرزکردنی تابلۆکان. ئێمە ئەو تابلۆانە ئەفرۆشینەوە دواتر پارەکەی کەینە داهات و کەینە سندوقی کۆمەکێکەوە. بۆیە پێم خۆشە لەم سۆنگەیەوە لە کورساتەوە ڕایگەێنم کە هەر کەسێک ئارەزوومەندە بەشدار بێ لەو پێشەنگای ئێمە ئەتوانێت تابلوێک بکڕێت و دواتر پارەکەی بخێنە سندوقی کۆمەکیوە و بەو پارەیە شێمە توانین خەڵکی ڕۆژاوە مشتێک لە خەرمانێک لە ئازاریان کەم بکەینەوە لە نەهامەتەکانیان لەو کارە ساتی کە تووشی بوونە ینی قوتوویەکی شیر بۆ مناڵێکی پێ بکڕین. بۆیە ئێمە هانی گەنجانمان داوە کە خۆیان ئەگەر گەنجێک پارەی پێ نییە بەڵام خۆ تابلۆیەکی هەیە بۆ فرۆشتن. ئەگەری هەیە سەرمایه‌دارێک هونەرمەندێک ڕۆشنبیرێک هەر کەسێک هەر تاکێکی کۆمەڵگا هەر خاوەن هەڵوێستێک هەر کەسێک کە دڵی بۆ نەتەوەی خۆی و کوردانی ڕۆژاوا بسووتێ بەڕاستی ئەتوانێت تابلۆیەک بکڕێت و پارەکەی دابناتی مەش دواترێکێنە سندوقەکەەوە. و لەم مینبەرێشەوە حەز دەکەم بانگێشتی تەواوی هونەرمەندان بکەم چ لە ئاستی پارێزگای سلێمانی یان لە سەر ئاستی ئیداری گەرمیان و خودی کەلاریش هەر کەسێک ئەگەر حەز دەکات بەشدار بێ ئەوەی ئێمە بانگێشتێکەکەین لەم سۆنگەیەوە بتوانێت ڕۆژی یەکشەممە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ پێشەنگاکەمانەکەین و هەر ناونیشانی پێشەنگاکە شەر خودی سنتەرەکەی و لە هۆڵی سنتەری چالێکی گەنجان ئەیکەینەوە. ئێمەش لێرەوە داواکارین هەر کەسێک کە خوازیارە لەو پێشەنگایەدا بتوانێت سوودێک بە هەر یەکێک لە خوشک و برایانمان لە ڕۆژئاوا بگەێنێت و بتوانێت کەمێک لە ئازارەکانیان کەم بکات بەشداری بکات و بتوانێت بۆ بڕۆپارێژ هاوکارێکی کەمیش بێ پێشکەش بە خوشک و برایانمان لە ڕۆژئاوا بکات. کاک سامان بەشداریکردن لەم کەمپینەدا تەنها لە ناو خودی کەلارە یاخوو لە ناوچەکانی دەوروبەری تری گەرمیانەوەکو لە دەربەندی خان کفری ڕزگاری باوەنور دێنە ناو خودی کەلارە بۆ بەشداریکردن لەم کەمپینە یاخود سنووردانراوە لەو شارانە؟ ئێمە وەکو سنتەری چالاکی گەنجان کە سەر بە بەرنامەی گەنجانین لە ڕێکخراوی ناڵپارێزی کوردستان ئێمە 5 سنتەر هەیە لەم ناوچانە لە خانەقین لە کەلار دەربەندی خان کۆیە و ناحەی شۆڕەشیش ئەم سنتەرانە هەمووی سندوقی تیادانراوە و هەر یەکێکیان بە بەرنامەی جیاواز بە پلانی جیاواز یانەوێ کۆمەک پارە کۆبکەنەوە بۆ ئەو سندوقە. بۆ نمونە ئەم بیرۆکەی کە من باسم کرد لە خانەقینیش بە بیرۆکەی جیاواز بە کۆنسێرت با بڵێن کۆمەکیەکەن و جگە لەوە شەر سنووق دانراوە ینی چاوەڕێەکەن کە خەڵک بێت پارەکانیان لێوە دابنا. لەم شوێنانی کە باسم کرد بەڵێ سندوق دانراوە و هەر وەکو پلانەکانی ئێمە تاکو وەکوتم 5 ڕۆژ بەردەوامە بێت. بەڵێ کاک سامان داواکاری چییە لە خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی هەروە گەرمیان و کەلار بە تایبەتی داواکاری چێلیان چۆن بتوانن یاخود چۆن هانیانەدەن بۆ ئەوی بتوان هاوکاریەکانیان بگەێنە کوردانی ڕۆژئاوا؟ بەڵێ
ئەوەی ڕاستی بێ لەم مینبەرەوە حەزەکەم پەیامی خۆم بگەێنم کە ئێمە ئامانجێکمانەیە ئەویش بریتە لە یارمەتیدانی مرۆڤ بە شێوەیەکی گشتی و ئێمە نەتەوەمان نەتەوەی کورد لە ڕۆژاوا کە تووشی ئەو کارە ساتە بووە پێویستە هەر هەمومان دەستە ناو دەست یەک بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کە کۆمەڵی ناکۆکی هەیە هەر هەمووی بەلاوە بنین بتوانین یارمەتی کوردان بدەین جا ئەم کەمپینانە با بڵێن وەسیلەیەکی زۆر باشن بۆ گەیاندنی یارمەتیەکان بۆیە داواکەم لە خەڵکی کوردستان لە ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات لە هەر شوێنێک کە کوردەیە کە گوێی لە دەنگی ئێمەیە تکایە بەشداری بکەن لە کەمپینەکان ئەو کەمپینانە ئێمە توانی لە ڕێگەیەوە وەکوتم پێداویستێک بۆ مناڵێکی ڕۆژاوا کە ئەناڵێنێ لەژێر هێڵی هەژاریایە ئاوارەیە برسیە ڕوتە سەرمایەتی ئێمە توانین بەو پارانەی ئەگەر کەمیش بێت 250 دیناریش بێ ئەگەر دەستە جەمعی بکەین کۆی بکەینەوە مەبلەغێکی زۆر باشەکە توانین بیگەینی بە کوردانی ڕۆژاوا و ئەوانیش لەو نەهامەتی ڕزگاریان بێ. دەست خۆش کاک سامان سوپاس بۆ تۆ سوپاس کە ڕاستە خۆلە کەلارەوە لەگەڵمانە بووی مانجووبان کردی سوپاس بۆ سامان عادل بەڕێوبەری سەنتەری چالاکی گەنجانی کەلار و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە ڕاستە خۆلە کەلارەوە لەگەڵمانە بوو.